ماوەی چەند ساڵێکە قەیرانی دارایی ڕێگرە لە جێبەجێکردنی کاری بەنداوی باوەنور لە سنووری ئیدارەی گەرمیان کە بە تەواوبوونی دەبێتە سێمین بەنداوی گەورەی هەرێمی کوردستان. ئێرە ناحەی باوەنووری سەربا قەزای کەلارە دانیشتوانەکەی لە بەردەم بەڕێبەراتی ناحەکە کۆبوونەتەوە و داوای تەواوکردن و بەگەرخستنەوەی کاری ئەو بەنداوە دەکەن. لە ڕوانگەی خەمخۆری و بەرپرسیارەتیمان بەرامبەر خاک و نیشتمان وەکو دانیشتوانی شارەدەی باوەنور و خەڵکی گەرمیان هەڵمەتێکمان ڕاگەیاندووە بۆ دووبارە دەست بەکارکردنەوە لە بەنداوی باوەنور و بەردەوامی لە چالاکیەکانمان. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا جێگیری سەرۆکی حکوومەت ژمارەیەک پرۆژەی ڕاگیراوی لە گەرمیان بەگرخستەوە. ئێستا کۆتایی بەکارەکانیان هاتووە و خراونەتە خزمەتی دانیشتوانی ناوچەکەوە. لەم ڕۆژەوە دانیشتوانی ئەم ناوچەیە دەڵێن با حکوومەت کاری ئەم بەنداوەش بخاتەوە سەر پێی خۆی. ئێمە هەوڵگرتبوونەوە ئەەکەین لەسەر ئاستێکی جوان و داواکارێکی خەڵک مافی ڕەوای خۆیەتی سەدەکە بکرێتەوە ئیش بودجەیەک سەر بکرێت ئەوس بەنداوە بکرێت سوودمەت بێ بە دەور قازای ئیداری گەرمیان کشتی سوودمەت بێ لێ. زۆربەی پرۆژەکان زۆربەی جادە و ڕێگاوبانەکان کەوتەوە کار بەڵام ئەو بەنداوە کە زۆر گرنگترە لە جادە و ڕێگاوبانەکان تا ئێستا ماوە لەبەرەوە بەنداوە سوودی گشتیتیایە بە تایبەتی بۆ حکوومەت لە ڕووی گلدانەوەی ئاوە ئاوێکی زۆر گلەداتەوە و بۆ بەرهەمێنانی کارەباوە بۆ جوانی سروشتی گەرمیان. بەڕێوەبەری ناحەی باوەنور بە دانیشتوانی ناوچەکەی ڕاگەیاند ئەگەرچی بودجەی بەنداوەکە زۆرە بەڵام لە هەوڵەکانیان بەردەوام دەبن بۆ ئەوەی کارکردن لەو پڕۆژەیە دەست پێ بکاتەوە. ئێمە بە خۆشحاڵی و بەیاننامە و یاداشتەکانی ئەم بەڕێزانە ئەم کۆمەڵە گەنجە وەرئەگرین و لە ڕێی فەرمی خۆمانەوە بە کەناڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرزیەکەینەوە داکۆکی لەکەین و پشگیریان دەکەین و دەستخۆشییان لەکەین. بەنداوی باوەنور لە ساڵی 2013دا بەردی بناغی دانرا بودجەی پڕۆژەکەش زیاترە لە 234 میلیارد دینار تاوەکو ئێستاش لە 105 تەواو بووە. بەرزی بەنداوەکە 20 مەترە و توانای گلدانەوەی 70 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە و 33 میگاوت تەزووی کارەبا بەرهەم دەهێنێت و زیاتر لە 65,000 دۆنم زەوی کشت و کاڵیش بەرئاو دەکات. شاخوان محەممەد، کورسات نیوز، باوەنور.